بینەرانی کوردستانی سڵاتان لەبێت لە ستۆدیۆی 129 تایبەت بە بانگەشەی هەڵبژاردنیەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەگەڵتانین کە تێیدا کاندیدانی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیان دەناسێنن و باز لە کارنامەی خۆیان دەکەن ئەگەر متمانەی هاوڵاتیان بەدەستبێنن لە پەرلەمانی کوردستان کارنامەیان چێ و چۆن خزمەتی نیشتیمان و هاوڵاتیان دەکەن. بۆ ئەمڕۆژ هەرێک لە بەڕێزان لاوێن شەید ئەردەڵان لە بازنەی سلێمانی کاندیدی ژمارە 69 لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان میوانە و هاوکات زۆر بەڕێز فەرهاد سابیر حاجی ئیبراهیم ناسراو بە فەرهادی شەید سابیر کە بەڕێزیان کاندیدی ژمارە 55 لە بازنەی سلێمانی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستانن. بەخێراتن. سپاس بە بەڕێزان. زۆر سپاس. خاتو لاوێن لە بەڕێستانەوە دەست پێ دەکەین ئەگەر سەرتا خۆتان بناسێنن ئەرک و بەرپرسیارەتیتان چێ و چۆن کارتان کردووە. بەڵێ. بەنای خوای گەورە من لاوێنی شەید ئەردەڵان کاندیدم لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژمارە 69 لە بازنەی سلێمانی. لە پێشتردا لە چەندین ڕێکخراوی ژنان و چالاکە مەدەنیەکان کارم کردووە و لە خوێندکاران کارم کردووە لە داهاتووشدا هەوڵەدەم بۆ هەمان چین و توێش کار بکەم و خزمەتیان بکەم. دەستخۆش. کاک فەرهاد بەڕێستان خۆتان بناسێنن بۆ بینەران. سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان من فەرهاد سابیر حاجی ئیبراهیم ناسراوم بە فەرهادی شەید سابیر کاندیدم لە سنووری بازنەی سلێمانی بە ژمارە 55 ساڵی 1970 لەدایک بووم لە گوندی سوسێکۆن سەر بە ناحیەی پیرەمەگرون بە ئەسڵ خەڵکی دۆڵی جافاهەتیم. ئەگەر زیاتر سیڤیەکی کورت لە کارەکانی پێشووترتان کە ئەنجامتاندا و چۆن خزمەتتان کردووە بفەرمون. من پێشتر لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە تایبەت لە هێزی ئاسایشی پارێزگای سلێمانی لەوێ کارم کردووە لەوێ خزمەتم کردووە. لە ئێستادا من لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ خۆم خانەنشین کردووە و من لە ساڵی 1993 پەیوەندی بە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کردووە تاوەکو ئەم چرکە ساتەی کە میوانی بەڕێستانم لە کاری ڕێکخراوی حیزبیدا من بەردەوام لە خزمەتدا. ماندوو نەبن. هەڵبەتە کاندیدبوونی هەر یەکێک لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک ئامانج و با بڵێن نیەتی لە پشتەوەیە. خاتولاوێن بۆچی خۆی کاندید کردو و دەیەوێ متمانەی هاوڵاتیان بدەستبێنێ و بچێتە پەرلەمانی کوردستان؟ بەڵێ من وەکو کچی شەهیدێک کە باوکم گیان و ژیانی خۆی لە پێناوی ئەم خاکەیە بەخشیوە ئەمەوێت بە هەمان ڕێباز خزمەتی خەڵک بکەم بەڵام بە شێوازێکی جیاواز. ئەمجارە لە پرۆسێکی سیاسی دیموکراسیە بەشداریم کردووە بۆی بچمە پەرلەمانی کوردستان. یەکێک لەو کارانەی کە ئەمەیە سەرنج خەمەسەری کە ژیانی کەسوکاری شەهید و ئەنفال و پێشمەرگەکانە کە ئەوە ڕاستێکە کە ژیانی ئەو نیشتیمانی کە ئێستا ئێمە بە ئازادی لەسەر ێژین بەرهەمی خوێنی شەهیدەکانمانە. ئەزانم ئازارەکانیان چییە؟ ئامانجی من ئەوەیە کە ژیانێکی شایستەترم بۆ برا پێشمەرگەکانمان دابین بکرێ موچەکانیان هاوتا بکرێت لەگەڵ موچەکانی با بڵێن حکوومەتی عێراقا و ئەو پێشمەرگانە ئەو کەسوکاری شەهید و ئەنفالانەی کە با بڵێن بەرکەوتیچێکی کیمیایین یان نەخۆشی درێژخایەنیان هەیە چارەسەر بکرێن لە ناوەوەی وڵات بەیان لە دەرەوەی وڵات بێ بەرامبەر. واتە بەگشتی ئەمێ ژیانێکی شایستەتر بۆ کەسوکاری شەهید و ئەنفال و برا پێشمەرگەکانمان دابین بکرێت. خاتولاەن هەڵبەتە لە پێشووتریشدا هەوڵ دراوە کە ئەم کارانە بکرێت بۆ با بڵێن پێشمەرگەکان بۆ کەسوکاری شەیدان ئەلفانکراون و تەواوی ئەوانی کە لە با بڵێن خزمەتکردنی نیشتیماندا بوونەتە قوربانی. بەڵام بە جۆرێک ڕێگری بۆ دروستکراوە. خاتولاوێن یاخود تیم یەکێتی نیشتیمانی کوردستان لەم جارەدا لە هەڵبژاردننی ئەم جارەدا چۆن دەتوانن ئەم کارە ئەنجام بدەن؟ بەڵام ئەنجامدانی ئەو کارە بە یارمەتیدانی خەڵکی کوردستانە بێ ئەویش بە لە بیستیدا بە دەنگەکانی ئەوانە بێت کە چونە سەر سنووەکانی دەنگدان دەنگ بدەن بە حیزبی شەهیدان بۆ ڕاستکردنەوەی ئەو ڕێڕەوی حکومڕانیە کە ماوەی 17 ساڵ و نیوە کە بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوەیە و ئەوە ڕاستیەکە کە ئێمە ئەزانی پێشتر کە حکومەت بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بوو هیچ کات لەو قەیران و لەو نەهامەتیانی کە ئێستا خەڵک تایەژی تایدا نەبوو. با بڵێن ژیانی خەڵک زۆر لە ئێستا باشتر بوو هیچ کەس خەمی موچەی نەبوو هیچ کەس خەمی دامەزرانی نەبوو کەسوکاری شەهیدان و برا پێشمەرگەکانمان و هەموو چین و توێژە جیاجیەکان خزمەتێکی باشتر ئەکران. ئێمە داوا لە خەڵکی کوردستانەکەین ئەو خەڵکی کە لە ڕابردووە لەگەڵمانە بوون بە خوێن لەگەڵمانە بوون ئێستا دیسانەوە بۆ حزبی شەهیدان یارمەتی حزبێکی خۆیان بدەن پاڵپشتی حزبی شەهیدان بکەن بەڕابەری سەرۆک باوەڵ تا بتوانین کورسەکانی پەرلەمانمان زیاتر بێ هەرچەنە کورسەکانی پەرلەمانمان زیاتر بێت زیاتر و زیاتر ئەتوانین خزمەتی خەڵکی خۆمان بکەین. ئێستا ئەوە نەماوە 56 بە 18 یان ئەو 11 کورسی کۆتا
ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان توانیمان بەسەر هەموو ئەو ئاستەنگانە زاڵ بین بۆ زانکردنی ژیانێکی باشتر وە ئێستا کارێک کەوتۆ سەر دەستی خەڵکی کوردستان بە دەنگەکانی ئەوان ئێمە ئەتوانین کورسی باشتر بێنین وەک کورسەکانی پەرلەمانمان باشتر بوو ئەتوانین حکومڕانی وەربگرینەوە هەموو ئەو مافەی کە خەڵکی کوردستان لێ زەوت کراوە کەش ئەو ژیانی کە شایستەیەتی بۆیان بگێڕین. باش کاک فەرهاد هەمان پرسیار لە بەڕێستان دووبارە بکەمەوە لە پەرلەمانی کوردستان دەتانەوێت چۆن خزمەتکەن و بۆچی ئەتانوێت متمانی هاوڵاتیان بەدەست بێن؟ ئێمە بەنامەی کاری خۆمان هەیە ئێمەمانەوێت بچینە پەرلەمانی کوردستان دەمانەوێت ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاستکەینەوە. ئێمە جاران لە ڕابردوودا پێشووتر کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەڵاتی یەکەمی هەبوو، ڕەهای یەکەمی هەبوو، خەڵک خۆشگوزەران بوو، خەڵک ئارام بوو، خەڵک ژیانێکی شایستە و باشی هەبوو بەڕاست. ئێمە لە ڕابردوودا بینیمان کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەردوو ئیدارەکەیەکی گرتەوە، سولفەی عقارات هەبوو، بیمەی بێکاری هەبوو، سولفەی کوشتتوکاڵ هەبوو، سولفەی زەواج هەبوو، بەڕاستی هەموو ئەو ئیشانە بەرنامە و کاری یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە دڵنیای هاوڵاتیانی خۆمان ئەەکەینەوە، دڵنیای دەنگدەرانی خۆمان ئەەکەینەوانە، بەڵێنیان پێدەین، بەڵێنیان بۆ دووپات ئەەکەینەوە، ئەم جارە متمانە بە ئێمە ببەخشنەوە، دڵنیاتان دەکەین ئەم دەسەڵاتە قۆڕخکاری کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە خۆی سەپاندووە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بەسەر هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان. دڵنیاتان دەکەم دەنگدەرانی خۆشەویست، هەواڵانی یەکێتی، کە سوکاری سەربەرزی شەیدان، پێشمەرگە قارەمانەکان، هێزی ئەمنی، گەنجان، لاوان، ژنان، پیاوە بە تەمەنە خۆشەویستەکان، ژنان داواتان لێ دەکەین ئەم جارە متمانەمان پێ ببەخشن، ئەم جارە متمانەمان پێ ببەخشن، بەڵێنتان بۆ دووپات دەکەینەوە کە ئەم جارە کۆتایی بەدەسەڵاتی خۆسەپێن دێنی لە هەرێمی کوردستان. ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە وەکو جاران نییە، ئەوە ڕۆی ئەو سەردەم و زروفە ڕۆی. ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردەیەکی هەیە، ڕابەرێکی هەیە، ئەویش کە جەنابی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانیە. ئەم کات و زروفەی زوو نەماوە، ئێستا کاتی سەرۆکایەتی سەرۆک بافڵە، ئەوەی بی ئەوێت جێبەجێ دەکات. دڵنیاتان دەکەمەوە ئەم جارە، دڵنیاتان دەکەمەوە گەنجان، لاوان ئەم جارە دەستگیرمان بن، دەستگیرمان بن بۆ ئەوەی ئێمە ئەم جارە لە پەرلەمانی کوردستان، بۆ ئەوەی ئەم جارە لە هەرێمی کوردستان کۆتایی بە پاوەندخوازی بێنین لە دەسەڵاتی هەرێمی کوردستان. باشە کاک فەرهاد، هەڵبەتە لە ڕابردوودا لە بانگەشەی هەڵبژاردن دوجاریشدا هەڵبژار لە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک بەڵێن بە هاوڵاتیاندا، بەڵام بەداخەوە بە هەندێک هۆکار بەڵێنەکان جێبەجێ نەکرا. دەکرێت بڵێن ئەم یەکێتیە بەهێزەی کە ئێستا یەکدەنگە، یەکڕەنگە، یەکێتێکی بەهێزە، یەکێتەکەی با بڵێنکو سەردەمی سەرک مام جەلال وایە، دەکرێت تەواوی ئەو بەڵێنانەی کە لە بانگەشە و کارنامەکەی داوێتی بە دەنگدەرانی خۆی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت لە سایی بەهێزی یەکێتی ئێستادا؟ ئێمە جاران لە ڕابردوودا ئێمە لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان بە حکمی کورسیەکانمان 21 کورسی بوو. پارتی 45 کورسی هەبوو بە 11 کۆتاکانەوە. ئەم 45 کورسێش بە هەندێک لە فێڵ و تەزویراتی پارتی کە ئەم 45 کورسی هێنا. ئێمە لە ڕابردوودا کە بۆم باس کردی کە ئێمە دەسەڵاتی یەکەم بوو، دەسەڵاتی ڕەهای یەکەم بووی، وەزعی هەرێمی کوردستان زۆر باشتر بوو. ئێمە گەنجانی ئێمە لە ڕابردوودا لە ئێستاشدا ئاوارەی هەندەران دەبن، بەس کە ئەو کاتە دەسەڵاتی حکومەتی هەرێمی کوردستان لا یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، گەنجان بە عەکسەوە کۆچیان ئەکردەوە بۆ هەرێمی کوردستان. جاران کە کۆچیان ئەکرد لەبەر ئەوە کە ئەڕۆشتن بۆ ئەوە ئەڕۆشتن بەڕاستی بۆ بژێوی ژیانی خۆیان، بەس کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەڵاتی گرتە دەست پێچەوانە بۆوانی. لەبەر ئەوەی ئیش و کار هەبوو، گەنجان کاریان هەبوو، ژنان کاریان هەبوو، کچان کاریان هەبوو و لاوان کاریان هەبوو. ئێمە بەڵێنیان بۆ دووپات دەکەینەوە.
ئەم جارش دووپاتی دەکەینەوانی متمانەمان پێ ببەخشن متمانیان بە ئێمە هەبێت بۆ ئەوەی ئێمە لە پەرلەمانی کوردستان داکوکەری سەرسەختی هەموو هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان دەبین دڵنیاتان دەکەینەوە. باشە خاتولایەن هەڵبەتە کارنامەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خزمەتکردنی هاوڵاتیان هیچ کایەکی ژیانکردن و هیچ چین و توێژێکی لەبیر نەکردووە. یەکێک لەو بابەتانە کە بەشێکی زۆری کاندیدەکانی شکاری لەسەر دەکەن و بەڕێزی شتانکاری لەسەر دەکەن و هاوکات لە کارنامەیەکێتی نیشتیمانی کوردستانیشەیە خزمەتکردنە بە خوێندکاران و بە گەنجان و دۆزینەوەی هەلیکار و زامنکردنی ژیانێکی فراهم. کارنامەکەی بەڕێستان چۆن لەمڕۆوە خزمەت بە گەنجان دەکات؟ بەڵێ یەکێک لەو خاڵانەی کە زۆر بەلام و گرنگە و کاری لەسەر بکەمەوە لە ئێستاشە هەڵم بۆ یاوە ئەوەیە کە خوێندکاران لە سنووری پارتی دیموکراتی کوردستاندا بۆ نمونە خوێندکارێک بە خوێندکارێکی پۆلی 12 بە 95 ئەتوانەیە 95 بین لە ساڵ توانم تێتە کولەی تۆپ بەڵام لە سنووری یەکێتی نیشتیمانی کوردستانە بە 97 ئەڕوات. ینی ئەمە جیاوازیی زۆر زۆرە هەمان سیستەما هەمان زمانە هەمان لە هەمان وڵات ئەژیت بەڵام جیاوازەکەی چییە؟ جیاوازێکی ئەوەیە ئەو جیاوازی دەسەڵاتە کە پارتی دیموکراتی کوردستان بۆ خەڵکی سنووری خۆی بۆ ئەوانەی کە پارتین و کە وەلایان بۆ ئەو هەیە ژیانێکی هەوڵ ئەدا جیاوازی بکات. ئێمە وەکوێتی نیشتیمانی کوردستان جیاوازی ناکەین کە کەسێک لە دهۆک بێت و لە هەولێر بێت و لە سلێمانی بێ چونکە هەمووی بە هاوڵاتی خۆمانەزانین هەمووی بە هاونیشتیمانی خۆمانەزانین پێمان وایە کە ئێمە کارێک بکەین بۆ خزمەتی خەڵک ئەبێ بێ جیاوازی بێت. خوێندکارانیش نەوەی داهاتوون چینێکی گرنگی کۆمەڵگەن ناکرێت ئەو جیاوازێ زۆرە هەبێت کە دوو خوێندکار لە هەمان سیستەم بخوێنن لە هەمان پرسیاران بێت و هەمان وەڵام بێت بەڵام تۆ ئەو جیاوازی گەورەی بخەیتە نێوانیانەوە. باشە بە چ میکانیزمێک ئەم جیاوازیە نایڵن لە ڕێی یاسادانانەوە بێت لە ڕێگەی فشارکردنەوە بێت چۆن کار لەسەرمە دەکات؟ کاری پەرلەمان و پەرلەمانتار خۆی ڕوونەکە یاسادانانە. ئێمە چونە پەرلەمانی کوردستان لە پشتیوانی خی گەورە هەڵ ئەدەین یەکێک لەو کارانی کە ئەمانەوێ چاکسازی تیا بکەین بیگۆڕین لە ڕێگەی یاسادانانەوەی کە جیاوازی نەکرێت لە نێوان خەڵکی شارەکاندا بە تایبەتیش خوێندکارە. خاتولایەن هەر باس لە بابەتی یاسادانان بکەین زۆر جار لە پەرلەمانی کوردستان هەندێک یاسا هەندێک با بڵێن بابەت هە بۆ جێبەجێ نەکراوە کاری لەسەر نەکراوە. کاندیدان یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن کار دەکەن کە لە پەرلەمانی کوردستان ئەو یاسایان یاخود ئەو بابەتانی کە پێویستی بە هەموارکردنەوەی یاسا هەیە یاخود بە دەرچاندنی یاسای تازە هەیە لۆبیەک دروست بکەن و کاری لەسەر بکەن تاکو بتوانن لە ڕێگەی یاساوە سەروەری بگەڕێنەوە جیاوازی نهێڵن. بەڵێ لە خولی پێشی پەرلەمانیشە من لەو دڵنیام کە پەرلەمانتارەکان هەموو هەوڵی خۆیان خستۆتە گەڕ بۆ ئەوەی کە ئەو یاسایانی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە جێبەجێ بکەن و بکرێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام وەکو ئاماژەمان پێ کرد هۆکارەکەی ئەوەیە جیاوازی کورسەکانە کە پارتی دیموکراتی کوردستان بەوەی ئەوەی کە بە تەزویرات و فرتۆفێڵێکی زۆر توانوێتی زۆری کورسەکانی پەرلەمان بەدەستبێنێت بۆتە هۆی ئەوەی کە هەر یاسەیە کە ئەو ویستێتی توانوێتی بە ئاسانی تێیپەڕێنێت بەبێ دەنگی ئێمە ئەوە بە جێگەی داخە. بەڵام ئێمە وەکیەتی نیشتیمانی کوردستان ئەو بەڵێنە بە خەڵکی خۆمان ئەدەین ئەم جارە هەرگیز ناهێڵن هیچ یاسایەک لە پەرلەمان بەسەرمانە تێپەڕێ یاسایەک بێکە جیاکاری بکات لە نێوان شارەکانە یاسایەک بێکە جیاوازی بکات لە نێوان چین و توێژەکانە یاسایەکە بێکە جیاوازی بکات لە نێوان منتیقەیەک بۆ منتیقەیەکی ترا چونکە ئێمە خەڵکی خۆمان هەموو بە یەک چاوسەیرەکەین ئەو یاسایی کەدا ئەندێوتێ ئەپەڕێنرێت ئەبێ یاسایەک بێت بۆ هەموو خەڵکی کوردستان گشتگیر بێت و یەک سیر بکرێت و بەڵام ئێمە بۆ ئەمە پێویستیمان بە خەڵکی دڵسۆزی خۆمانە بۆ ئەوەی کورسی زیاتر بێنین بۆی ئەو ئامانجی کە ئەوانیانەوێ ئەوەی ئەوانیانەوێ ئێمە بۆیان دەستەبەر بکەین. باشە کاک فەرهاد هەڵبەتا بەڕێستان بوو هۆکارێکی پێشتر لە کاری ڕێکخراوەی شتا کارتان کردو خزمەتێکی زۆرتان بە گەنجان کردووە. کارنامەکەی بەڕێستان هاوتا لەگەڵ کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ برەودان بە تواناکانی گەنجان بە تواناکانی خوێندکاران و ئەو کار و چالاکیانی کە بوونی هەیە خۆی لەشیدا دەبینێتەوە و چۆن گەنجێکی هۆشیار لە ڕێگەی دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دروست دەکەن. ئێمە هەواڵجان منەمێ باسی سێ خاڵکن بە تایبەت لە سێ خاڵە بەرنامەکەمان سڕ بکەینەوانێ سەرتا گەشت تایبەت ئێمە گەنجان بەڕاستی ناومێت بوون لە وڵاتە گەنجان ناکرێت بەو شێوازە ناومێت بن لە داهات و شیرینی ئەم وڵاتە. ئێمە وەکو ڕێکخراوەکان دائیمەن ئێمە لە ڕێکخراوەکان خزمەتمان کردووە هەموو کات گەنجان مەعاناتی تایبەتیان هەبوو بەڕاستی ئەبێ لە هەموو بوارەکاندا ئەبێ یارمەتی دەریان بین
چونکە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو سەردەمێکە لە هەموو کاتێک و ساتەکاندا ئێمە یارمەتی دەرێکی زۆر ڕاستەقینەی گەنجان و لاوانی خۆمان بووین لە وڵاتە. ئێمە ناکرێت گەنجانی ئێمە سەری خۆیان هەڵبگرن ڕوو لە وڵاتانی ئەوروپا بکەن لە بێکاری لە بێئیشی باش لە بێ کەواتە ئەبێت چیان بۆ بکرێت. ئێمە لە بەرنامەماندایە بچینە پەرلەمانی کوردستان لەگەڵ تیمە خۆشەویستەکەی خۆمان ئەبێ کار بۆ ئەوە بکەین ئێمە هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنین. بەڕاستی ئێمە لە سنووری دەسەڵاتی ئێمەدا بە حکومەوەی کە پارتی دەسەڵاتی ڕەهای هەبوو دەسەڵاتی قۆڕخ کردو لەم هەرێمی کوردستانە بە حکومەوەی کە کورسیەکانی بە تەزویرات هێناوە لە پەرلەمانی کوردستان بەس ئەم جارە دڵنیات دەکەم بۆی ناچێتە سەر دڵنیات دەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێتەوە هێزی یەکەمی جاران. ناکرێت ئێمە لە سنووری دەسەڵاتی ئێمەیە 2500 کارگە و شەریکە و مەعمەل لە کار کەوتووە. ئێمە جاران ئەم کارگە و شەریکانە کە لە سنووری دەسەڵاتی ئێمە لە کارابوون لە ئیشابوون گەنجانمان کچانمان ژنانمان لاوانمان هیچی بێ ئیش نەبوو بەڕاستی. بەس ئێمە ئەبێ کار بۆ ئەو یاسایە بکەین ئەبێ دەست بۆ یاسایە بەرینەوانێ تایبەت بێ بە گەنجان و بەلاوانی خۆمان بۆ ئەوەی ئێمە ئەگەر لە پەرلەمانی کوردستان ئیشاءڵڵا بە پشتیوانی خی گەورە بە پشتیوانی جەماوەڕە خۆشەویستەکەی خۆمان ئەبینەوە بە دەسەڵاتی یەکەم لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئێمە ئەم مەعمەل و شەریکات و کارگانەی کە لە سنووری دەسەڵاتی خۆماندایە و بە تایبەت هەموو هەرێمی کوردستانیش ئێمە ئەبێ ئەم کارگە و مەعملانە شەریکانە بخینەوە کار بۆ ئەوەی گەنجانی ئێمە لاوانی ئێمە ژنانی ئێمە کچانی ئێمە هیچی تر بێ ئیش و بێکار نەبن. یان ئێمە بە تایبەتی هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئەمێ شتێک باسی هێزەکانی ئاسایشی ناوخۆ بکەین. ئێمە لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ هەر ئەفسەرێکی خۆشەویست یان هەر کارمەندێکی خۆشەویست بە نەخۆشی یان بە نەخۆشی درێژخایان یان لە ئەرکی واجباتی خۆیدا کۆچی دوایی دەکات ئەم ئەفسەرە ئەم کارمەندە خۆشەویستی ئێمە بە شەهید لە قەڵم نادرێت. بەڕاستی یاسایەکەیە ئێمە ئەبێ دەست بۆ یاسایە بەرین نابێت چیتر بهێڵین ئەم یاسایە لە ژێر چەکمەجەکەی مدیر عاما بێ ناهێڵین بە هیچ شێوەیەک ئێمە دەستی بۆ بین یان لە هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە وەزارەتی پێشمەرگەی کوردستان یاسایەکەیە تایبەتە بە هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە بە هەمان شێوە لە هێزەکانی ئاسایش لە هێزەکانی وەزارەتی پێشمەرگە ئەفسەرێکە یان پێشمەرگەیەکی خۆشەویستمانە بە هەمان شێوە وەفات دەکات یان لە ئەرک و واجباتدایە یان نەخۆشی دیرەشخایانی هەیە ئەم هەواڵەمان بە شەهید لە قەڵم نادرێت. ئێمە ئەم جارە بەرنمەکەمان چڕ ئەەکەینەوە کارنامەکەمان چڕ ئەەکەینەوە ئەم یاسایانە ئەم کەیسانە دەبێ ئێمە دەستی بۆ بەرین بەڕاستی چیتر نەهێڵین هێزەکانی پێشمەرگەی کوردستان پێشمەرگە قارەمانەکانمان هێزەکانی ئاسایشی ناوخۆ چیتر زەرمەند بن لەم یاسایە و لەم قانونەی کە تاوەکو ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. باشە خاتولاوێن بگەڕێمەوە لای بەڕێستان ئەو بابەتەی کە لە پلانی بەڕێزیشتانایە کاری لەسەر بکەن. هەڵبەتە لە کارنامە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە هەمان شێوە جەخت کراوەتە سەری ئەویش بەهێزی پێگەی هەرێمی کوردستانە لەگەڵ حکومەتی عێراق و وڵاتە ئیقلیمیەکان لەسەر ئاستی جیانیش کار بۆ ئەمە بکرێن. لاوێنی شەهید ئەردەڵان چۆن کار بۆ ئەمە ئەکات؟ بەڵێ یەکێک لەو هۆکارانەی کە هەموو ئەو شتانی کە باسمان کرد ئەو قەیران و ئەو نەهامەتیانەی کە بەسەر خەڵکی ئێمە هاتووە هۆکاری یەکڕێزی و تەباییمان نییە لەگەڵ حکوومەتی فیدراڵیە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەدەست پارتی دموکراتی کوردستانەوەی. ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە قوتی خەڵک ببڕێت کە خەڵک لەم ژیانە هەموارەیە بژی کە ئێستا هەیە. ئێمە لە پەرلەمانی کوردستان ئینشاءالله بە وەرگرتنەوەی سەرۆکایەتی هەرێم هەوڵ ئەدەین ئەم ناکۆکیە نەهێڵین لەبەرەوەی ئێمە پێمان وایە بەرژەوەندی خەڵکی خۆمان و دابینکردنی ژیانێکی شایستە بۆ خەڵکی خۆمان زۆر لە کۆمەڵی بابەتی شەخصی زۆر گرنگترە چونکە کە تۆ سەرۆکی حکوومەتێک بووی یان حزبێکی گەورە بووی تۆ باوکی خەڵکی تۆ باوکی گەلێکی تۆ مەسئولیەتی چەندین هەزار کەس لەسەرشانە ناکرێت لەبەر ئامانجێکی خۆت لەبەر شتێکی شخصی تۆ تەواوی خەڵکی وڵاتەکەت کە هیوایان لەسەر تۆ هەڵچنیوە بخەیتە مەترسیەوە. ئێمە لە ڕابردوودا سەرۆک باوەڵ و هەوڵەکانی ئەوەی سەلماندووە
ئەو شەڕی کردووە بە تەنها کە هەوڵی داوە بۆ ئەوەی قوتی خەڵک دابین بکە، هەوڵی داوە بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی فیدراڵی ڕێک بکەوێت، هەوڵی داوە بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەگەڵ موچەی حکوومەتی فیدراڵیە هاوتا بکرێتەوە. ئێمە لەسەر ئەو بەردەوامە بین و هەوڵی جدیتریشە دەین و ئینشاءالله ئەم جارە حکوومەتی سەرۆکاتی حکوومەتی وەرەگرینەوە لەو ڕێگەیەوە ئەتوانین خزمەتی باشتری خەڵکی کوردستان باشە. بەهێزی پێگەی ئێستی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڵبەتە لە ڕابردووشە ئەوەی کە سلمێنەر و بینراوە سەرۆک باڤڵ لە سەرەتای پەیامەکەشی لەگەڵ دەستپێکی بانگەشە بژاردن ئاماژەی بۆدا کە کێتی ئێستا یەکێتیەکەی و جارانیە جگەلەوەی کە لەسەر ئاستی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتێکی بەهێزە لە هەمان کاتە لەسەر ئاستی وڵاتانی دراوسێ و عێراق و هاوکات وڵاتانی جیهانیش پێگەیەکی بەهێزی هەیە. ئەم بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی پێگەی خۆیەوە کارەکان بۆ جێبەجێگەیاندنی ئەو بەڵێنانی کە لە کارنامە و کارنامەی کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە ئاسانتر دەکات؟ بەتەئکید ئێستا یەکێتی لە قیمەی هێز و دەسەڵاتیایەتی لەبەرەوە یەکێتێکی جاران نییە. ئێستا یەکێتی یەک دەنگا یەک ڕەنگە یەک بڕیارە یەک سەرۆکی هەیە و ئەو سەرۆکەیش سەرۆکێکی سادا کاتێک یێتە ناو خەڵک قسەیەکی من پێشترژەوە وتووە قسەیەکی نووسرا و وتراو نییە پێشتر بۆی ئامادەکرابێت و چاکەت و بۆن واقعێکەوە بەدانیشێت و بێڵێت زۆر بە سادەی یێتە ناو خەڵک و قسەکانی قسەی دڵێتی بۆیە ڕاستەخۆ بەردڵی خەڵک ئەکەوێت و هەموو خەڵک بە تایبەتی گەنجان هیوایەکی زۆر زۆریان پێێتی و ئێستا یەکێتی بە خەڵکەکەیەوە یەکێتێکی جارانە و سەرۆک باڤڵ ئەوەی سەلماندووە لە ڕووداوەکانی ڕابردووە کە ئەتوانێ باوکێکی باش بێت بۆ خەڵکەکەی و ئەتوانێ ئەو یەکێتی بگەڕێنەوە بۆ یەکێتێکی سەردەمی مام و پێگەی سەرۆک باڤڵ و هەوڵەکانی لەگەڵ حکوومەتی فیدراڵیە لەگەڵ وڵاتانی دەوروبەرە توانایەکی زۆر باشی هەیە ئەتوانێت مافەکانی خەڵکی کوردستان دابینکە و هەر حکوومەت و دەسەڵاتێکیش ئەگەر پێگەیەکی بەهێزی نەبێت لەگەڵ وڵاتانی چواردەوریا ناتوانێت تاوی پێداویستەکانی خەڵکی وڵاتەکەی دابین کات و یەکێکیش لەوانە ئاشتی و ئارامیە بۆ بەهێزکردنی و دابینکردنی وڵاتێکی ئارام و ژیانێکی شایستە یەکەم شت ئەوەی کە پێویستە جگە لەوەی کە لە ناوخۆیان حزبەکان لەگەڵ یەکڕێک بن و یان لەگەڵ حکوومەتی فیدراڵی گونجاوبن پێویستە پەیوەندێکی بەهێزیان هەبێت لەگەڵ وڵاتانی ئیقلیمی کە خۆشبەختانە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لەو حیزبانەی کە زۆر سەرکەوتووە لەوەدا. بەڵێ کاک فەرهاد کۆتا پەیامی خۆت بۆ سەرخستنی لیستی 121 یەکێتی نیشتیمانی کوردستان چییە و چی بە دەنگدەرانی یەکێتی و ئەو کەسانشی کە تا ئێستا دڵنیانین دەنگ بە چه لیست و لایەنێک بدەیت چیان پێ دەڵێیت؟ من بە دەنگدەرانی خۆشەویست ئازیز ئەڵێم بە هەواڵانی یەکێتی ئەڵێم بە کەسوکاری سەربەرزی شەهیدان ئەڵێم بە هێزە ئەمنیەکان ئەڵێم بە پێشمەرگە قارەمانەکان ئەڵێم بە گەنجان ئەڵێم بە ژنان ئەڵێم بە لاوان ئەڵێم متمانەتان بە ئێمە هەبێت. ئەم جارە ئێمە بەڵێنتان پێدەدەین بچینە پەرلەمانی کوردستان ببینەوە بە هێزەکەی یەکەمی جاران دڵنیاتان دەکەینەوە ناهێڵین ئەم دەسەڵاتی خۆسەپێنی کە ئێستا هەیە لە ئارادا کۆتایی پێدێنین. دڵنیاتان دەکەین بە سەرۆکاتی سەرۆک باڤڵ ئێمە چەندین جار سەرۆک باڤڵ داوای لە پارتی دیموکرات کرد کە دانووساندن بکە بۆ ئەوەی کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. بەس بەداخەوە پارتی گوێی نەگرت. سەرۆک باڤڵ چەندین جار دانووسانی کرد لەگەڵ حکوومەتی فیدراڵی بۆ ئەوەی کێشە هەڵپەسەراوەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی کۆتایی پێبێت. خۆشبەختانە لە ئێستادا ئەوە هەوڵ و هیمەتی سەرۆک باڤڵ و تیمەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە سەرۆکایەتی سەرۆک باڤڵ کە توانیمان بە ژیرانە بە عەقڵانە بە سیاسەتێکی حەکیمانەی جەنابی مام جەلالی پێشوو کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەبێت لە حکوومەتی فیدراڵیەوە بێت. بۆیە بەڵێنتان بۆ دووپات دەکەینەوە بە هاونیشتیمانیانی خۆمان بە هاوڵاتیانی خۆمان بە دەنگدەرانی خۆمان بە هەواڵانی خۆمان بە تێکۆشەرانی خۆمان بە ژنانی شاخ بە سەرجەم چین و توێژەکان بە مامۆستایان بە فەرمانبەران دڵنیاتان دەکەین ئێمە بەرن بۆ پەرلەمانی کوردستان بە تیمێکی بەهێزەوە بۆ ئەوەی ئێمە ببینەوە بەهێزی یەکەم بۆ ئەوەی ئێمە داکۆکیکەرێکی سەرسەختی مافەکانی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بین. باواتان لێ دەکەین
ئەم متمانەمان پێ ببەخشنەوە ئەم هەلەمان پێ ببەخشنەوە بۆ ئەوەی کۆتایی بەدەسەڵاتی پاوەندخوازی لە هەرێمی کوردستان بێنی. دەستخۆش خاتولایەن کۆتا پامی بەڕستان بۆ دەنگدەران و سەرخستنی لیستی 121 نیشتیمانی کوردستان چی؟ جەماوەری کوردستانی خۆشەویست کەس و کاری سەربەرزی شەهیدان پێشمەرگە قارەمانەکان چین و توێژە جیاجیەکان خوێندکاران مامۆستایان کارمەندانی تەندروستی کارمەندانی پاکەرەوە هەموو چین و توێژەکان ئێوە چینی گرنگی کۆمەڵگە بەبێ ئێوە هیچ بوونێکی نییە ژنان گەنجەکانمان ئەزانم ئێوە زۆر بەشخراو بوون پشکی شێرتان بەرکەوتووە لە بەشخوران و لە دابینەکردنی مافەکانتان من وەکو لاوێنی شەی دەردەڵان کاندیدێکی نیشتیمانی کوردستان دڵنیاتانەکەمەوە حزبی شەهیدان هەموو ئامانجی ئەوەیە خزمەتی خەڵکی کوردستان بکە سەرۆک باڤڵ دڵنیاتانەکەمەوە کە ئامانجی ئەوەیە کە خزمەتی تەواوی چین و توێژەکانی خەڵکی کوردستان بکە و ئەو بەڵێنێک کە ئەیدات جێبەجێیەکە ئێمە بەڵێنێک نادین بە خەڵکی خۆمان بۆ خەڵکی کە هیوای لەسەر ئێمە هەڵچنیوە بۆ خەڵکی کە لە ڕابردووە بە گیان و ژیانی خۆی قوربانی داوە بۆ ئەم خاکە جێبەجێ نەکەین دڵنیاتانەکەین ئێوە پاڵپشتی ئێمە بن لە 20دا دڵنیا بن لە پەرلەمانی کوردستان کار ئەەکەین بۆ بەدەستهێنانی مافەکانتان ئیتر جیاوازی لە نێوان شارەکاندا نامێنێ جیاوازی لەوە نامێنێ شەهیدەکان شەهیدی یەکێتی بێ و شەهیدی پارتی بێ چونکە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەک ئامانجمان هەیە ئەوەیە کە ژیانێکی شایستە بۆ خەڵکی خۆمان بۆ هەموو چین و توێژە جیاجیەکان بۆ تەواوی خەڵکی شارەکان بەبێ جیاوازی تەواوی دەنگ و ڕەنگ و بیرۆڕاکان لەبێ جیاوازی دابین بکەن دڵنیا بنەوەی دەنگدانتان بە ئێمە دەنگدانە بە خوێنی شەیدەکانتان دەنگەکانتان بە فیرۆ نابێت من وەکو لاوێنی شەی دەردەڵان چۆن باوکم بوو بە قوربانی لە پێناوی خەڵکی کوردستان و ژیانی خۆی کردە قوربانی دڵنیاتانەکەم ئەردەڵان ئاسا پێشمەرگە ئاسا لە پەرلەمانی کوردستان هەوڵەدەم بۆ دابینکردنی مافەکانتان. زۆر سپاس بۆ بەڕێستان وێنین پامەکان بە ڕوونی گەیشتووە زۆر سپاس بۆ لاوێن شەید ئەردەڵان کاندیدی ژمارە 69 لە باسنەی سلێمانی لەسەر لیستی 121 نیشتیمانی کوردستان و هاوکات فەرهاد سابیر حاجی ئیبراهیم ناسراو بە فەرهادی شەید سابیر کاندیدی ژمارە 55 پازنەی سلێمانی لە لیستی 121 نیشتیمانی کوردستان. زۆر سپاس بەخێراتن زۆر سپاس بۆ بەڕێستان. وەڵایزان ئەمڕۆژ لە ستودیۆی 129 کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان باسییان لەو کرد چۆن دەچن بۆچی دەچنە پەرلەمانی کوردستان و کارنامەکانی خۆیان باس کرد ستودیۆی 121 تایبەت بە هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستانمان پێشکەشکردن کاتتان ئارام بێت.